تل 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 ساڵی 1970 گەڕامەوە لە ئیتالیا لە شاری ڕۆما بوو بۆ ماوەی 12-13 ساڵ پەیمانگای هونەرە جوانەکان وانەمەوتەوە ئەو بوو کۆلێجی هونەریشم دامەزراندە بەشی پەیکەرسازی ئەو بوو لە دەرکرام مێزێکم دا نابوو لەو بەردووکانە و تەلەوێهین تەلی حاجەتم لە سەریە فرۆشت تل 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 والله تل دوای ئەوەی تر خەڵاتێکیان نامێت کە وتیان تۆ لێرە جێن نابێتەوە ئەو بوو لێ دەرکرام ئێستا خانە نشینە کاتێک ئیتالیەکان دەهاتن بۆ سلێمانی و لە دەرا حەمە سەعید دەگەڕان نەدەچوون کۆشک و تەلارەکانی شاری بەدووادا بگەڕێن ئەوان ڕۆحی ئەو پیاوەیان باش ناسی بوو کە دڵی لەکوێدا کار دەکا و خۆشی لە چی دێت دەچوون نزیکی حەمامی سوورەت گەڕێکی سابوونکەران و لای کەشتەکەی نەجمەدین مەلای بۆ دەگەڕان من دارا حەمە سەعید خەڵکی شاری سلەیمانیم لە گەڕەکی دەرگەزێن ساڵی 1946 لەدایک بووم و هەر خوێندنی سەرەتاییم هەر لێرە تەواو کردو و خوێندنی ناوەندی و دواناوەندیشم لێرە تەواو کردو پاشان ئەچمە بەغا ناوم لە کۆلێجی زانستەکان دەرەچێ ساڵێکیش لەوێ دەوامم کرد دوایی وازمێنا چکە من خۆم هەر نیازی کۆلێجی هونەرم بوو ئیتر ساڵی دووهەم وازم لە زانستەکانێ ناچوومە کۆلێجی هونەر لە کۆلێجی هونەریش ئەوە بوو لە ساڵی دووهەمە بەشەکان جیاکرێتەوە من ساڵی یەکەم بەگشتی بەشەکانم خوێن و شێوەکاری بەڵام لە دووە ویستم بچم بۆ بەشی وێنەسازی ئەوە بوو مامۆستا حەمەغەنی خوا لێ خۆش بێ مامۆستا وتی نابێ بێتە بەشی بڵێن پەیکەرسازی ئیترەوە بوو بەشی پەیکەرسازیم تەواو کرد 4 ساڵەکە ئیتر هاتمەوە سلەیمانی لە چەند قوتابخانەیەک دەستم وتۆتەوەکو جمهوری و کاوە و مەڵبەنی ئیشی دەست و هەندێک مەکتەبی ناوەندی و دواناوەندی لێرە دەوامم کردووە اینجا پاش 3-4 ساڵ ئەوە بوو خولیاکەم هەر ئەوە بوو کە زیاتر مەسەلا خوێن وەمانە چوون بەرە بۆ ئیتالیا ئەوسا وازیشم لە مامۆستایی بێنایە ئەوسا زۆر زەحمەت بوو هیچ جۆرە یارمەتیەک نەبوو خۆم لە سەحسابی خۆم ڕۆشتوم و لەوێ ماوەی 10 ساڵ مامەوانێ لە ئەکادیمی ڕۆما خوێنومە و دوای ئەکادیمی ڕۆماش هەوڵم ماکەوە ماستەر و دکتۆرا تەواوکەم ئەو چەند ساڵەشم لەوێ تەواو کرد و ئەوە بوو ئیتر ویستم بگەڕێمە وتیان بۆ گەڕێت وەڵای من هاتووم خوێنم و بێم وانە خزمەتێکی لای خۆمان بکەم دارا ئەو پیاوەی کە بووی نەدەکرا پێڵ و چاوەکانی لەبەر زۆری خەونەکانی باش هەڵبهێنێت گەلێک ڕۆژ و شەو لە تارمەی ماڵەکەیانەوە
تەماشای گومەزەکەی پیرەمێردی دەکرد. لە نێو هەیوانی ماڵەکەیانەوە سەرنجی لەسەر ئەو ڕیزە قادرمانە هەڵ نەدەگرت کە بەرەو گڵکۆکەی پیرەمێرد دەچوونە سەرەوە. ئەو بەردەوام دەیویست پیرەمێرد لەوێدا دەربهێنێت و سەر لە نوێ زندووی بکاتەوە. ئەو ڕوانین و وەستانانەی ئەو لەوێدا و بەرامبەر بەکارێزی وەستا شەریف بێهودە نەبوو. پیرەمێردی وەک خۆی دەرهێنابووە. پیاوێکی سەراپا سپی بەدڵەیەکی وەک بەفر سپیەوە، ئەوجا کە پەیکەری پیرەمێرد تەواو دەبێت تاوێک دەوەستێ و لە کارەکەی وردەبێتەوە. ئەوانەی چاودیدی زیندووبوونەوەی پیرەمێرد بوون لە ناو دەستە زێڕینەکانی دارادا ئاگاداری ئەوە بوون کە چەندێک هەوڵیدا بوو تاوەکو پیرەمێرد وەکو خۆی زیندوو بکاتەوە. تەنانەت چرچولۆچەکانی ڕوخساریشی وەکو خۆی دەرهێنابووە کە هەمووی لە ئەنجامی شەون و خونی و کاری زۆرەوە بوو بە دیار ڕۆژنامەی ژینەوە. پیاوانی ڕژێم کە ئەو پیاوە دەبینن لە ناو چاپخانەی ژیندا زیندوو بووەتەوە شێت و هار دەبن. پیرەمێرد نەدەبوو زیندوو بێتەوە. قاو بە ناو شاردا داکەوت زیندوو بوونەوەی پیرەمێرد هەموو بەعسی هەژاند. پیاوانی ڕژێم پیرەمێرد هەڵدەگرن و لە ناو جەرگەی شاردا لە پارچە زەویەکدا هەر هێندەی لەپی دەستێک ببێ و نەبێ لە گۆڕی دەنێن. پیرەمێرد لە تاقێکدا دادەنێن و لەسەر ڕوخساری پڕ لە ڕۆشنایی ئەو خشت لەسەر خشت هەڵی دەچنن. دارا حەمە سەعید لە ناخەوە دەکوژێت. کاک هۆمەر هەیە نووسەری بەناوبانگ لە سلەیمانی خەڵگەی ناسێ کردووی بە چیرۆکێک ئەو پەیکەرەم دروست کرد بۆ حەزمی گەورەیەوترەوە بوو شارایەوانێ و وتیان نابێ دەریخەی چکە نابێ لە کەسایەتی سەرۆک گەورەت ئەو دەم و چاوە گەورەت ئالاکوی دوایی کرایەوە لە کاتی بڵین ڕاپەڕینە. ساڵی 1970 لە ئیتالیا لە فێرە دێ لەڤانتە ئەو پارەیە کە لەوێ بەکارهێنن ئەمەیە ئەمە دیوێکێتی بە ناوی منەوە ئەمە شەرهی منە ئەمەش دیوێکێتی ئەمەش یەکێکە لەو شەهادانەی دانتی کە ئەمە من مەدالێ ئاڵتونیم لێسەر وەرگتووە لە جیهانە بەمە بەدەستیش کراوە زۆشتی بۆی نرخی ئەو بڵێن بڕوانامەیە زیاترە بێ. پەیکەری ئەنفالە ژنە ئەنفالێکە گۆڕەکان هەڵێنەوە ئەو خێزانی خۆی دۆزێتەوانێ تێگەیتر منیش کردم بەم پەیکەرە و ڕسمەکەی خۆی هەڵواسیوە و سەری نەوازشی بۆ هین کردووە ڕێزی بۆ دانەوانوە. ئەمە شوان کەمال حەزی لێکردوتی بۆ دەبەم بە ئەڵمانیا لەوێ بە برۆز بۆ داڕێژە ئیترەوە بۆ ئەو لە ئەڵمانیا بە برۆزدای ڕشتوێن. لە بەغا بووم مقابلەیەکی وەزیری ڕۆشنبیریم کرد وتم من شتێکی وام هەیە بەرنامەیەک لە تەلەڤیزیۆنی کەرکووک
بەرنامەیەکمە بێ لەسەر هونەر و فەلسەفە و ئەو شتانە پێی خۆش بوو. بینەرانی بەڕێز ئەم کاتتان شاد ئەمە یەکەم بەرنامەی هونەرە جوانەکانە کە پێشکەشتان یەکەم هیوادارم جێگەی ڕەزامەندیتان بێت. هاتمە کەرکووک چەند بەرنامەیەکم لێ دەرهێنا لەسەر مێژووی هونەر و فەلسەفە و کۆمەڵێ شت، یعنی بۆ ئەو سەردەمە شتێکی زۆر بوو کە تەنانەت نووسینیش نەبوو لەسەر فەلسەفە بە کوردی. ئێستش خەڵک پێمەڵێ ئەڵێ وەڵای ئەو بەرنامەی ئەو سایەسەش لە ناو دڵی خەڵکە هەرما و شتەکان شتی ڕاستگۆیی بوو، شتی ڕاستی بوو و لە سەردەمێکیشە ئەوە زۆر بوێرانە ئەو شتانە دی نەکرد. زۆربەی ئیشەکانی تریش کە کردومە تەڵەبی خۆم بوون لە هەولێرە و لە سەلاحەدینە و لە سلەیمانی ئەوانەیە کەی بینن لەم شوێنانە هەمویان ئیشم هەیە. هەندێکیان نەماوە ئەنفال کراوە ئاگام لێ نەبووە من بەڕاستی، وا هەندێک پەیکەری گوڵە بە ڕۆژە و نازانم دەستاڕەکە و ئەمانەم کردووە، ئەمانەش لابران. هەندێکیان ڕێگەشیان نەگرت بوو بۆ نمونە کۆمەڵی ئیشی تریش کە مەسەلا هەتا ئەکرێ بشکرێ بە برۆنز نەکراوە. بەس بۆچی نەکراوە ئەمانە پرسیارن هەموو، یا مەسەلا ئەم ئیشانە بووی ئەو باخەی بۆ پێ نادرێ بۆ هەندێکی کە ئەو باخەی پێدرێ. ئەفسانەی کوردی لە ناو کولتورمانە هەیە، زۆر زەقە شتەکان زۆری ئەفسانەیە، زۆریان واقعی علمیە، ئەرکیۆلۆجیە، واتە ئەو شتانەی کە دۆزراونەتەوە لە بەرد و لە دار و لەو شتانە، کەواتە ئەوە نمونەیە گای باڵار من ئەوانم زۆر دووبارە کردوێتەوە وە ئیشی پەیکەری زۆر جوانەوە و تەنانەت هەندێکیان تا ئیمڕۆژ چکە ئیشێکی داهێنانە تا ئیمڕۆژ قورسە لاساییکردنەوەیان دروستکردیان. جا من هەوڵی ئەو ئەفسانەم بەم شێوەیە تێگەیشتوم بۆیە کردووم. پەیکەرسازی لە وڵاتانە وڵاتی ئایدیالی زیاتر
زۆر باخی نییە، یعنی کولتورەکە تومەزوایە، بۆیە من گەڕام بە دوای ئەو کولتورە بزانم سەرچاوی ئەم شتە چی بۆ مەسەلا وێنە خەڵک زۆر مەسەلا لە لای ئەوانەی کەسی ئاینی و ئەم شتانە پەیکەر و ئەم هونەر مۆسیقا بۆچی وا شتێکی قەدەغێ و بۆچی شتێکی وا مەترسیدارەوە، بۆیە هاتم دیراسی ئەو شتانم کرد. ئەو جۆرە جیاوازێ لە بینی مەسەلا ئاینەکانە هەیە لە ئاینی بودی و لەگەڵ ئەم سێ ئاینە بڵێن ئاسمانیەکان وەکو جوولەکە و مەسیحی و ئیسلام، یعنی جۆرە هینێک هەیە، جۆرە جیاوازیەک هەیە، هەریەکەیان هەر دینە ئەوی کە بە جیاواز داهانێ تێگەی لەبەرەوە سیرەکەی ئەم پەیکەرە پەسەندە کە لەبەرەوەی هینی ئەم سێ ئاینەیە، بەڵام پەیکەری بوودا پەسەند نییە لەبەرەوەی کە هینی ڕەگەزێکیکەیە، هینی ئاینێکیکە، ئاگال لێبێ ڕەگەزێکیکە ئاینێکیکە. ئەو پەیکەرانە هینەکەن لە توپە دەکەن لە ناوێ بن، بۆچی؟ چکەمانە شتێکی ئەرزین، ئەمە خەڵک زۆر سار دەکاتەوە. لە شتی ئەکادیمیە شتێک نییە پێی بڵێ قەومیێت، شتێکیش نییە پێی بڵێ توزان ناقەومیێت تێگەی، بەڵام ئایا شتێک نییە بڵێ ئەمە دەموچاوە وەڵامە دەموچایەکە کوردیە و ئەمە دەموچایەکە مەسەلا تورکیە و ئەمە ڕاستە جیاوازی لە شکڵەکانە هەیە و مەسە سێ جۆر ئینسانە، ئینسانی چینی و هەندی و ئەمانە هەیە، ئینسانی قەوقازی هەیە وەکو ئێمە و ئەوروپیەکان، ئینسانی نیگرۆی دیشەیە وەکو ئەفریقی و ئەم شتانە. دەم و چاو کە تۆ بە شێوەیەکی ئەکادیمی ئیژەکەی گرنگ نییە لە کێچێ، ئێمە ئەوەی کە هونەرمەند بەلایەوە گرنگە ئەو دەم و چاوە پێوانەیەکی هەبێ، یعنی مجرد لە خۆت و شکڵەکە دروست نەکەیت بڵێ ئەمە دەموچایەکی کوردیە، ئەویش پێوانەیەکی خۆی هەیە. ئەگەر بە پێوانەیەکی با بڵێن ئەندازیاری بڕۆی ئەو ئیشەی پەیکەری ئەو دەموچاوی کەیەکەی دەموچایەکی سەرکەوتووە بێ، ئەمە بەلای هونەرمەندەوە پەیکەرسازەوە گرنگە. ئەگەر بشێوێت بڵێن مەسە کابرا زۆر حەزبکا قەومی بوو، مەسا ئێمە سفترێک ئاوا حەزمان کردووە مەسەلا تێگەی زیاتر بڵێم لە پێش 20 ساڵ لەمەوە پێش حەزمان کردو دەموچاو، یا وەستا هاتوین مەسا مشکێ جامانەیەکمان بۆ بەستووە بەو دەموچاو، ئەمە زۆر نایکا بە کوردی تێگەی. ئێستا ئەگەر تۆ تەنانە دیقەت لە مێژووی هونەری جیهانیش بێ، هونەری هندی و چینی وەمانە سەیرەکەی زۆر تێکەڵاوە. لە مۆزەخانەی زێکا تەقریبەن 5-6 ئیشمدانراوە کە لەوێ کردومە، هەڵیان گرتووەتوانێت لە مۆزەخانەکەدایەنەوە و پیشانگایەکی نێودەوڵەتیش کران، نزیکی 40 دەوڵەتێک بەشدار بوون. من دووهەمی ئەوینە و مەدالیای ئاڵتوونم پیاوەرگرت.
شێوە کار دیقەت لە هەموو شتێک وردەکاری چییە؟ دیقەت کە پێوت شێوەکار شێوەی بزانێ ئەو شتە چۆن دروست بوو. ئەسا مەسە بۆ نمونە تۆ کێوێ دروستکە بێ بی بە کێو اینجا توانی کێوێک ڕسمکە یان پەیکەر بکەی. ئەمە وتەی هونەرمەندێکی چینیە، یعنی چییە بێ بی بە کێو؟ ئەو هونەرمەندانی هەرچی دار و بەردی ئەو کێوەیە بێ شارەزای بێ تۆژینەوەی لەسەر بکە، هێڵکاری بۆ بکە، اینجا بتوانێت ئیشێکی هونەری لەو کێوە دەربێنێ یان لەو ئاژەڵە دەربێنێ، دراسەیەکی زۆری بکە. کەواتە شێوەکار سروشت هەموو شتێک لە سروشتە ئێمە سەرنجمان ڕاکێشێ. ئەو لە ئیتالیاوە بۆ ئەوە نەهاتبەوە تەنها مرۆڤانی مردوو دروست بکاتەوە بەوە سوکنایی بێت. بیری لەوە کردبووەوە لە ناو دڵی بەردەکانەوە مرۆڤانی زیندوو بێنێتە دەرێ. پیاوێکی پەیکەرساز بەدەم خەوەوە بەبێ ماندوو بوون دەیتوانی گەورەترین پەیکەری دنیات بۆ دروست بکات. ئەو کەسانە دەگمەنن.